بەڵێ کۆستا شاری کفریەکێکە لەو ناوچانەی کە تێدا زۆرترین شوێنەواری تێدا دەتوانین بڵین ئەو شوێنەوارەی کە تێدایەتی بۆ تاوەی کە وەکو مۆزەخانەیەکی زۆر گرنگی لێ بدێت بەڵام بەداخەوە دەکوترێت کە ئەو شوێناوارانە کە ئێستا گرنگی پێنادرێت و خەریکە پەراوێز دەخرێت و فەرامۆش کراوە ئەو شوێناوارانە. سانە کفری بە کۆنتترین مێژووی شارستانی داهێنرێت لە هەرێمی کوردستانە و شارێکە وەکو تو ئاماژەت پێکرد پڕێتی لە شوێنەواری کۆن پڕێتی لە شوێنەواری مێژووی کە ئەتوانرێت وەکو مۆزەخانەیەک هەر سێری شارەکە بکرێن نەگەوەی کە پێویستی بەوە بێ مۆزەخانەی بۆدانی لەبەرەوەی ئەوە بابەتی گرنگی تیایە جا لە سۆنگەی ئەم گرنگیەوە و لە ئەوەی کە ئەم شارە چەندێک مێژوویە و ئەو کەلتوری کە هەیەی و ئەو بوارە مێژوویە زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان کە ماوەی چەند ساڵێکە دامەزراوە لەگەڵ کۆلێژی زانستە مرۆڤایەتەکانی سلێمانی بەشی شوێنەوار کۆنفرانسێکیان ساز کردووە کە لە 20 مانگە ئەم کۆنفرانسە بەڕێوە خود ئەم دیدارە بەڕێوارچێ باز لە گرنگی شاری کفری لە مێژووی شاری کفری لە شوێنەوارە گرنگەکانی شاری کفریەکرێ خۆشببختانە چەندین توێژەر هەم لە ناوخۆ هەم لە دەروی وڵاتیش بەشدارن ئەیانەوێت بیسەلمێنن کە کفری مێژوەکەی بۆ کەیە گەڕێتەوە پێشتر کفری لەکوێ بووە بەڵێ کۆستار بێگومان دەیانەوێت ئەم مێژووی شاری کفری بە نەوەکانی داهاتوو بناسێنن هەروە تا چەند بتوانن بازاری کار وەگەڕ بخەن لەم شوێنەوەرە و هەروەها بتوان بیکەن بە کەرتێکی گەشت و گوزار کۆستار وەک دەزانین کە لە جیهاندا لە ئێستادا هەمویان خەریکی ئەوەن کە شوێنەوەرەکان زیندوو بکەنەوە تا نەوەکانی داهاتوو پێی ئاشنا بن. خۆشببختانە ئەمڕۆ بۆ قسەکردنی زیاتر و گفتوگۆی زیاتر هەم لەسەر کۆنفرانسەکە هەمیش لەسەر زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان و شاری کفریش کاک دکتۆر مەریوان حسێنمان لەگەڵایە کە بەڕێوەبەری کۆنفرانسەکەی ڕاستەخۆ لە کفریەوە کاک دکتۆر بەیانی و باش و سڵاوت لێبێ هیوادارم کە تەندروستیتان باش بێت ئەمەوێ یەکسەر بەو پرسیارە دەست پێ بکەم زانکۆی پۆلەتەکنیکی گەرمیان بۆ هەستاوە بە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە و گرنگی کۆنفرانسەکەمان پێ بڵیت لە چونکە زانکۆکەش مێژوویەکی ئەوە کۆنی نییە چۆن توانیوێتی بەم گڕوتینەوە لە ماوەی ئەم 1-2 ساڵی دامەزراندنەیە بتوانێت ئەم کۆنفرانسە گەورەیە بەڕێوە بەرێت. بەیانی ئێوە باش بەیانی بینەرانی کورسات باش وەکو جەنابەت ئاماژەت پێکرد زانکۆی پۆلیتەکنیکی گەرمیان هێشتا نەبووەتە 2 ساڵیش بەڵام ئەم زانکۆی پۆلیتەکنیکە خۆتان نەزانن چۆن ئێمە خوێندکار بە گوێرەی پێویستی بازار وەرەگرین بە هەمان شێوە کۆنفرانسە زانستیەکانیشمان هەوڵمان داوە ناوچەکە پێویستی بە چی بێ و چی شتێکی گرنگ بخاتە ڕوو بۆ ناوچەکە ئەمانەوێ کۆنفرانسە زانستیەکانیشمان هەمان گڕوتینی هەبێ بۆ ئەوەی جارێکی تر بتوانێت خزمەتێکی هەرێمی کوردستان و ناوچەکە بکە ئێمەش وەکو لای هەمووان ئاشکرایە کفریەکێکە لە کۆنتترین قەزاکان چ لە ڕووی مێژووەوە و چ لە ڕووی شوێنەوار و کەلتورەوە خاوەن گەنجینەیەکی بەهێزی شوێنەوارە ئێمە هاتوین کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان ئەنجام داوە بە هاوبەشی لەگەڵ زانکۆی سلێمانیدا چونکە لای ئێوە معلومە زانکۆی سلێمانی بەشی شوێنەواری تایە ئەمە بە بەشداری 50 توێژەری نێودەوڵەتی کە لە ئەوروپا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەشداریان کردووە و 32 توێژینەوەمان وەرگرتووە ئەم کۆنفرانسە بۆ ماوەی 2 ڕۆژە ئەمانەوێت لەم کۆنفرانسەدا برین بخەینە سەر جەستەی ماندووی شاری کفری و لە کوێدا پێویستی بە چارەسەرە لە چی شوێنێکیدا پێویستی بەکنە و پشکنینە لەلایەن ئەو توێژەرانەوە بخرێتە ڕوو و ئێمە لە دوای کۆنفرانسەکە بە پرۆپۆزەڵێکی تۆکمەوە بتوانین سوود لەو توێژینەوە زانستیانە وەربگرین و کەم و کوڕەکان و نوێژەنکردنەوەی شوێنەوارەکان ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی بکەین. باشە کاک مەریوان ئەمە تەنها مامۆستایان بەشداری دەکەن یاخود بەشەکانی دیکە یاخود دەتوانن خوێندکارانی بەشی شوێنەوار بەشداری لەم کۆنفرانسە تا بکەن وەکو بەشداربووان هەم خوێندکاران بەشداریەکەن هەم ئەوانەی کە لە دەرەوەی زانکۆن چونکە ئێمە پانێڵێکمان هەیە دەستپێکی پانێڵەکەمان کۆمەڵێک کەسایەتی بە ئەزمموی ناوچەکەیە کە لەسەر شوێنەوارەکانی کفری و مێژووی کفری و چۆنێتی پێکەوە ژیان لە کفریە قساکە چونکە ئەو شوێنەوارانەی کە ماونەتەوە تەنها ناتوانین بڵین کە تەنها موڵکی کوردە نەتەوە ئیسلامەکانە لەبەر ئەوەی جوولەکە
ئەرمەنی لەم شارە ژیاوە و بەشێکیشی ماوەتەوە ئێمە کۆمەڵێک کەسایەتیمان هێناوە کە باس لە چۆنێتی پێکەوە ژیانەکە و چۆن ئەو شوێنەوارانە ماونەتەوە و دەسا و دەستکردنیان لەلایەن کێوە بووەوە کۆمەڵێ هێما و ڕەمز لەو شوێنەوارانە هەیە لە شاری کفریا کە تەناو کەسە بە ئەزمونانەی خەڵکی ناوچەکە ئەزانن کێیە بانگیانمان کردو بخرێتە ڕوو و لەگەڵ ئەوەشە خوێندکارانی زانکۆی سلێمانی بەشی شوێنەواریان وەکو گەشتێکی زانستیمان لێ کردووە ئەوانیش بەشداری لە کۆنفرانسە زانستیەکە ئاکەن. بڵێ دکتۆر پێمان بڵێ هیچ بەرنمەیەکتان هەیە کە ئەم شوێنەوارانە تەنها لە هەرێمی کوردستان پێیان نەناسێنن لە بەرنامەتان هەیە کە بە وڵاتانی دیکەی جیهانیش ئەوە بناسێن و ئەوە بە جیهان بڵن کە ئێمەش خاوانی ئەم شوێنەوارە دێری نەجوانانەین؟ بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێکرد کۆنفرانسەکەمان کۆنفرانسێکی نێودەوڵەتیە و توێژەرانی نێودەوڵەتیش بەشداریان کردووە و ئەوە ئێستا ئامادەکاری تاوەمان کردووە کە ئەمڕۆ توێژەران لە دەرەوەی وڵاتیش بەڕێوەن بۆ ئەوەی کە سبەی بەشدار بن لە کۆنفرانسەکانی ئێمەدا بە تایبەتی ئەوەی ئێمە بەلاوە گرنگ بوو کە توێژەری ئیتالیتیایە چونکە خۆتان نەزانن ئیتالیا خاوەنی مێژوویەکی دێرینی شارستانیەت و کەلەپورە بۆیە ئەم توێژەرە ئەوروپیانە و چی توێژەرەکانی ناوخۆش و توێژەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی ئەکادیمی باس لە مێژووی شوێنەوارەکان و ئەگەڕێنەوە بۆچی سەردەمێ و جارێکی تر چۆنیەتی نوێژەنکردنەوەی شوێنەوارەکانمان بۆ خاتە ڕوو ئێمە بتوانین لە ڕێگەی چی مەوادێکەوە بتوانین ئەو شوێنەوارانە نوێژەن بکەینەوە کە مۆرکە مێژوو شوێنەوارەکەی خۆی لە دەست نەدا. باش کاک دکتۆر ئاماژەت بەوە کرد کە توێژەر لە ئەوروپا و لە وڵاتانی ترەوە بەشدارن لە عێراقا وەکو دەوڵەتی عێراق چێ ئامادەیە هیچ توێژەرێک هەیە کە لە وڵاتی عێراق و بڵین کە باسی عێراقەکەی مەبەسم لە جنوب و لە ناوڕاست و لە باشوور و لە خواروی عێراقە کەس هەیە کە وەکو کەسی بەرپرس بێت ئامادە بێت لەو کۆنفرانسەیە لەو دیدارەیە بۆ ئەوەی کە ئەم کارانەی کایکەن بتوانن لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە سەپۆرتێکی بۆ وەربگرن بتوانن لە ڕووی ئەو شوێنانەوە نۆژەن کە پێویستیان بە نۆژەنکردنەوەیە لەبەرەوەی خۆتەزانی کفری چەندین شوێنی هەیە کە خەریکا ڕووخەیانی و بتوانن ئەمانە جارێکی تر لە ڕێگەی ئەم کۆنفرانسەوە نۆژەن بکەنەوە. ئێمە وەکو ئەوەی کە بڵێن ئەوان بێن چونکە ئێمە سبەینێ کۆنفرانسەکە بەڕێوە ئەچێ ئێمە نازانین دێن بەڵام ئێمە نامەی میواندارێتی و بانگێشتنامەمان ئاراستەی وەزیری ڕۆشنبیری عێراق کردووە و ئاراستەی سەرۆکایەتی کۆماری عێراق کردووە و ئاراستەی بەڕێوەبەری گشتی شوێنەواری عێراق کردووە و ئەوەی کە پەیوەندیدار بێ بەم لایەنەوە ئێمە داوەتنامەمان جوابیان ناونەتەوە کە بەیانی بەشدار بن لە کۆنفرانسەکە چونکە هەر سبەینەتان بەدەست ینی هەر ئەمڕۆتان بەدەستەوە ماوە ئەو لایەنانی کە باست کرد لە عێراق جوابی ئەویان یاونەتەوە کە بەشداری بکەن لە کۆنفرانسێکی ئاوا گرنگە لە شاری کفری. تا ئێستا هیچ وەڵامێکیان نەداوەتەوە بەڵام ئێمە کە پێشتر ئاماژەمان پێکرد داوەتنامەمان ئاراستە کردووە و خۆشحاڵی شەبین کە سەردانی کۆنفرانسەکە نەکەن ئەگەر سەردانیش نەکەن ئەم کۆنفرانسە شتێکی گرنگە چونکە تۆ لە ڕێگەی کۆنفرانسەکانەوە ئەتوانیت ئەوەی کە هەتا بە جیهان و بە دەوروبەری خۆتەوە بیناسیێنی چونکە ئێمە یەکەمین کۆنفرانسە ئەتوانین لەگەڵ دەستپێکی کۆنفرانسە کە توێژینەوەکان چاپ بکرێت چونکە ئەمە تا ئێستا شتیوا ڕووی نەداوە کە توێژەر زۆر جار کۆنفرانسێک توێژینەوەیەک ئەنێرێ بۆ کۆنفرانس نەک بەوەی کە 6 مانگ و ساڵی پێچێ بۆ چاپکردنی لە گۆڤارێکی ئەکادیمیە زۆر جاریش توێژینەوەکەی بڵاو ناکرێتەوە بەڵام ئێمە هاتوین لەگەڵ دەستپێکی کۆنفرانسە هاتوین توێژینەوەکانمان چاپ کردووە یعنی هەنگاوێکی جدیمان ناوە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر ئەو میوانانەی ئەوانەی کە معنین بەم لایەنە بەشداری کۆنفرانس نەبێ
بتوانین ڕاستەوخۆ ئەو گۆڤارەی کە چاپمان کردووە ئاراستەی هەموو شوێنەکانیانەکەین ئاراستەی ئەو لایەنانەی دەکەن کە معنین بەم بابەتەوە بۆی هیچ نەبێ بتوانن خزمەتێک بەم پیرە شارە بکەن. باشە دکتۆر ئاماژەت بۆدا کە بتوان خزمەتێک بەم شارە بکەن و هەروەها بیکەن بە نامیلکێک و بۆ ئەو کەسانی کە بەشداری کۆنفرانسەکەیان نەکردووە کەواتە هیچ لە بەرنامەتان هەیە ئەم شوێنەوارانە بخەنە ناو نەخشی شوێنەوارە گرنگەکانی جیهان؟ بەڵێ یەکێک لە ئامانجەکانی کۆنفرانسمان ئەوەیە کە بتوانین ئەم شوێنەوارانە بچێتە ناو نەخشەی شوێنەواری جیهانەوە چونکە خۆتان نەزانن کۆمەڵێک مەرجی تایبەتی خۆی هەیە و بۆ ئەوەش لیژنەیەکی معنی تایبەت هەیە ئێمە بۆیە هاتوین ئەم کۆنفرانسانەمان کردووە ئەم توێژەرانە لەم کۆنفرانسەدا بڕیار لەسەر ئەوادەن کە شوێنەوارەکانی کفری مەرجی ئەوەی تایە بچێتە نێو شوێنەوارەکانی جیهانەوە و جگەل لەوەش وە خودی شاری کفری خۆی کۆمەڵێک مێژووی ناڕاست و ناڕێک لەسەری هەیە چۆنێتی بە قەزابوونی چۆنێتی بوونی بەشار دەستپێکی ژیان لەم شارەدا ئەم توێژینەوانە من لێرەوە ڕایەگەێنین کە سبەینێ ئەو توێژەرە بەڕێزانە کۆمەڵێک مژدەی خۆش بەم شارادەن کۆمەڵێن مێژووی هەڵا کە زارەکی و خەڵک لە دەرەوەی ناوەندە ئاکادیمیەکان بۆ خۆیان نووسیویانە بڵاو بووەتەوە و بۆتە کللتورێک لە کفریە بەڵام سبەینێ ئەو هەڵانە ڕاستەکرێتەوە و لەم کۆنفرانسانەدا ئامانجێکی ئەکادیمی ئەخرێتە ڕوو. باشە دکتۆر ئەگەر با دیاریکراوی پێمان بڵیت ئایا مێژووی ئەم شوێنەوارانە بۆ کەی دەگەڕێتەوە بۆ چەند سەدە لەمەوە پێش؟ لە کفریا تەنها شوێنەوارێک نییە بتانی تەنها یەک شوێنەوار ئاماژە بە یەک جۆر شوێنەوار بکەیت چونکە کفری بۆ خۆی ئەوەی کە مێژوو نووسان باسیەکەن لە دووسێ شوێن هەبووە بەشێکی لە ئاسکی کفری هەبووە کە ئێستا ناحەی جەبارەی تایە و بەداخەوە کەوتووەتە سەر پارێزگای دیالە و پێشتر شوێنێکی ترمان هەیە پێڵێن قەرە ئۆغڵان کە ئەمەش بۆ خۆی ناوێکی تورکیە و ئێمە ئەمانەوە لەم کۆنفرانسە شاجگە لەوەش ئاماژمان ئەوەیە لە ڕووی زمانەوانیوە کار لەسەر گۆڕینی ناوەکان بکەین بەداخەوە تورکی عوسمانی لەو سەردەمەدا کۆمەڵێ ناوی تورکی و کردووەتە مۆرکی ئەو شوێنانە کە پێشتر ناوی کوردی زۆر جوانی هەبووە و ژیان لە کفریا ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 5,000 ساڵێک نەک بۆ ئێستا و جگە لەوەش کۆمەڵێک شەڕ و شۆر لەم سنوورە هەبووە و لە سەردەمی ئیمامی عومەریشدا و سەردەمی عەقەبەی دووەمیشدا هێزەکان هاتووەتە کفری بۆیە ئەمانە هەمووی ماوە تەنانەت گۆڕی زەرادەشتەکانیش بە ئێستاشەوە لە کفری هەر ماون پارێزراون و لە دوای ئەوە مێژوویەکی تازەمان هەیە کە بە مێژووی هاوچەرخ ئەگەڕێتەوە ئەوەی کە هەبووە لە سەردەمی بابانەکانە هەبووە کە دەسەڵاتی بابانەکان بەشێکی زۆریان لە کفریە بووە بە ئێستاش کۆشکی مەجید پاشای بابان ماوەتەوە و لە سەردەمی عوسمانیشە بەڵێ حکومڕانی دەوڵەتداری عوسمانی بەشێکی لە کفریە هەبووە بە نمونە سەرای کفریمان هەبووە و ئێمە شتێکەیە بۆی کە زۆرجار لە ڕووی مێژوونووسان باس لەواکەن ئەڵێن بۆەوەی کە شارێک مۆرکی شارەتی لە سەردەمی عوسمانیدا هەبوو بێت سەرا و گەرماوی هەبووە بە خۆشبەختانە لە کفری هەردووگی هەیە هەم سەرا و هەیە هەم سەرا هەیە و هەم گەرماویش هەیە کە تا ئێستاش بوونیان ماوە زۆر سوپاسی کە قوبا دەکەن جێگری سەرۆکی حکوومەت کە سەراکەی بۆمان نۆژەن کردنەوە ئەوەی کە ماوە گەرماکە و کۆشکی مەجید پاشای بابانە و بەهۆی بوونی بازرگانیش لە کفریەوە کە سنتەرێکی بازرگانی هەبووە بە ئێستاش قەیسەری کفری ماوە و لە داڕوخانە چێت و ئەمانە هەمووی سەلمێنەری مێژوین کە لە سەردەمە جیاوازەکان و حکوومە تە یەک لە دوای یەکەکانی مێژووی ناوچەکەدا لە کفریدا ژیان هەبووە. دکتۆر ئاماژت بە بابەتێکی گرنگە کفری بۆ مێژووە کۆنەی کە هەیەی و ئەو هەموو ئاسار و شوێنەوارە دێرینەی کە هەیەی بەڵام ئەوەی کە جێی نیگەرانیە جێی دڵتەنگی هەمومانە هەموو کوردێکە ئەوەیە کە ئەچیتە ناو کفری و گوزارێک بە کفریاکەی زۆربەی شوێنەکان خەریکە ئاڕوخێ شوێنەکان هەمووی داتەپیوە یعنی ئەو ئاسارە جوانە ئەو ئاسارە دەوڵەمەنانەی کە لەو شارەیە هەیە هەمووی خەریکە وەکو خۆشت ئاماژت پێکرد خەریکە لە ناو ئەچن یعنی ئێوە لە دوای ئەم کۆنفرانسە کە ئەم هەموو توێژینەوە زانستیە پێشکەشەکەن و ئەم هەموو توێژینەوەیە بڵاو ئەکەن و ئەو هەموو میوانەیەت
چۆن بتوانن پلانێکدا بنێن وەکو زانکۆی گەرمیان کە خۆشببختانە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە دامەزراوە دەسیاوەتە ئەم کۆنفرانسە گرنگە زانکۆی پۆلتەکنیکی گەرمیان هیچ بەرنمەیەکتان هەیە کە بتوانن ئەم شوێنانە نۆژەن بکەنەوە ئەو مێژووە بپارێزن؟ یەکەم نۆژەنکردنەوەی ناوچە شوێنەوارەکانی کفری ئەوە خۆتەزانی ئیشی حکوومەت مەبەسی من ئەوەیە مەبەسی من ئەوەیە لە ڕێگەی ئەم کۆنفرانسی ئێوە لە ڕێگەی زانکۆکەی ئێوە بتوانن ئەمە کۆبکەنەوە شوێنەوارەکانی کفری کە مۆرکی شارستانیەت و مۆرکی کوردبوونی لە هەرێمی کوردستانی پێوە دیارە ئەتوانی بگەڕێتەوە بۆم شوێنەوارانە و لە ڕێگەی نۆژەنکردنەوەی ئەم شوێنەوارانەوە ئەتوانی کفری بکەیتە ناوچەیەکی گەشتیاری ئەو پەراوێزەی کە لە شاری کفریە هەیە جارێکی تر بتانی کفری بکەیتەوە سنتەرێکی بازرگانی سنتەرێکی گەشتیاری لە ناوچەکەدا من لێرە ئەتوانم بڵێم کفری بۆ خۆی سیاجێکی دەوروبەری کفری بکە بۆ خۆی کفری مۆزەخانەیە ئەتوانی هەر لە بڕی ئەوەی ناوی بنەی کفری ئەتوانی ناوەکەی بگۆڕی ناوی بکەیتە شارێکی شوێنەواریش بکەیتە مۆزەخانەیەکی گەورە بەداخەوە شوێنەوارەکان وا ڕۆژ بە ڕۆژ ئەبنە کەلاوە و وێرانە لە کفریە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جدی لێبداوە بۆیە ئێمە خەڵکی ئەکادیمی و خەڵکی زانستیمان هێناوە بۆ ئەوەی جارێکی تر ئەو پرۆپۆزەڵانە ئەو دەرخستانە کە پێشووتر لەلایەن کۆمەڵی خەڵکەوە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە و نەتوانراوە بەڕێک و پێکی پەیامەکان بگەێنن ئێمە لێرە ئامانجمانە بە شێوەیەکی ئەکادیمی و ئێمە بەشی ئەندازە و پرۆژەکانمان هەیە لە زانکۆوە جگە لەو توێژینەوانە کە مێژوەکەی ئەسەلمێنێ کە بۆمان ئەسەلمێنێ کە ئەم شوێنەوارانە بەم شێوازە ئەچنە ڕیزی شوێنەوارەکانی جیهانەوە و لەگەڵ ئەوەشە ئێمە ئەندازیارەکانمان ئامادە کردووە کە جارێکی تر پرۆپۆزەڵی تایبەت ئامادە بکەن بۆ نۆژەنکردنەوەی ئەم شوێنەوارانە و بۆیە من لێرەوە داوایەک لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لە دوای ئەم کۆنفرانسا بەهانای شوێنەوارەکانەوە بێن بتوانین بە هاوبەشی ئێمە لە ڕووی ئەکادیمیوە چۆنەتی نوێژەنکردنەوەی شوێنەوارەکانیان بۆ بخەینە ڕوو و ئەوان بتوانن هاوکارمان بن بۆ ئەوەی ئەم شارە جارێکی تر لە ڕووخان و لە مردووی ڕزگاری بێت جارێکی تر شوێنەوارەکان زیندوو بکرێتەوە بەداخەوە ئێمە لەوەتەی ئەم زانکۆیە دروست بووە هەر توێژەرێکی دەرەوە هەر کەسێکی ئەکادیمی ڕووە کاتە کفری یەکەمین هەنگاوی یەکەمین پێشنیار کە بۆ ئێمەیکاڵێت تکایە خەمی ئەم شوێنەوارەنەتان بێ بۆیە ئێمەش وەکو کەسانێکی ئەکادیمی وەکو خەمخۆری ناوچەکە و خەمخۆری ئەم هەرێمە هاتوین ئەم کۆنفرانسەمان ئەنجام داوە و چەندین جاری تر داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەو کەسانی کە مەعنین بەم بابەتە بودجەیەکی تایبەت تەرخان بکەن بۆ نوێژەنکردنەوەی ئەم شوێنەوارانە و بۆ ئەوەی لە داڕوخان و کەلاوەبوون و وێرانەبوونی مۆرکی شارستانێتی نەتەوەیەک زیندوو ببێتەوە و نەبێتە جێگەی قەل و قەلەوەر و جارێکی تر مردووی و لە ناوچوونی شارستانێتی نەتەوەکەمان بە چاوی خۆمان ببینین. بەڵێ دەست خۆش بۆ دکتۆر مەریوان حسێن بەڕێوەبەری کۆنفرانس ئومێد دەکەین ئەمە کۆنفرانسە بە شێوەیەکی سەرکەوتوو بە ڕێوە بچێت.